سڵاو لام هاوڕێیان چایە متاماچەکەم ئەمڕۆ 8/5/2022 دوێنێ شەڕەکە کاکاکانە قسەم کرد بەڵێن پیاکە بابەتێ بکەم و زۆر لە هاوڕێیان زۆر جار ئەم کێشەیان هەیە کێشەی ئەوەی کە باڵندەکەیان ئەڵێ باڵندەکانم سریلاک ناخۆن کە من بەڕاستی ئێمە ینی نازە ینی ئەکرێت ببێت ئەوە لەبەرەوە ئێمە هەوڵین ئەمڕۆ ئەو بابەتە ڕوونکەینەوە چکە لەوانەیە هەنێک لە هاوڕێیانیش کێشایانە بێت تەبەن بە پێی جۆری باڵندەکە کە بلانکۆ بۆ هەموو جۆرە تەیرێکە بێت بە گشتی بەڵام ئێمە ئەومان دەبەردەستایە بە هەموو ئێمە بە دایمۆند تایپ بابڵین قمری بابڵین مەلەکی پێوتێ لە کوردستان بە سکۆی ناوی کۆتری ئەڵماسیە ئەمەیانەینێ بە زێبراکان ئەویانەینێ بە کەنارەکان ئەمەیانەینێ هەر بلانکۆیانەینێ بە گۆڵد ئەمەدینەکان کە پێڵن گۆڵفینشی پێڵن ئەمەیان ئەینێ بە سیسکنەکان هەر بلانکۆیانەیە من گرنگ نییە ئێستا گرنگەوەی بزانین کەسێک کە باڵندەکەی سریلاک ناخوا چۆن فێری سریلاکی بکەین بەگشتی لە کوردستان بەخێوکەر ئەوەی باڵندە بەخێوەکە بە تایبەتی دەن و قەوسەکان یا هێلکەی کوڵاو ئەیا بە باڵندەکانی یاخود گوێزەری ئەیاتی ینی باڵندەکانی فێر ینی ئەی خۆن ینی گوێزەر یا هێلکە ئەخۆن ئێمە ئەمڕۆ باسیەوە ئەکەین گوێزەری با بڵێن من ئەمە یەکسەر دوایەوە من ناگەم بە تەیری خۆم بەڕاستی چکە منە سیلاکیانێمێ و با بڵێنشت بەڵام ئێمە با بۆ ئەوەی کە ئەو بەڕێزانی کە ئەیانەوێت وا لە باڵندەکانیان بکەن سریلاک بخۆن لە پێش ئێمە لەگەڵ هێلکەکە دەست پێکەین تەمە ڕێژەیەکی کەمە گرینەوە چکە سوودی لێ نابینم من چی یەکەم لە پێش هەموو شتێکە ئێماڵین باڵندەکە هێلکە ئەخوات هێلکە ئەخوات بەڵام سریلاک ناخوات چکە فێر بووە چی یەکەین هێلکە لە ڕنەیەین هێلکەکە لە ڕنەیەین ڕۆژی یەکەم بووی تاو بووی لە بابەتەکە بگەین بڵین هێلکەکە لە ڕنەیەی بەپی باسی یەکەین تۆ ئەمە هێلکەکانە ببورن باڵندەکانە هێلکە ئەخۆن بەڵام سریلاک ناخۆن ئێمە چی یەکەین یەکەم ڕۆژ کە هێلکە بۆ باڵندەکانمان دائەنین چی ئەەکەین بۆ نمونەیانی من کەمە گرمەوە گوتمان چکە دوایی سوودی لێ نابینم یەک کەوچک سریلاک ئەهێنم یەک کەوچک سریلاک ئەمە یەک کەوچک سریلاک لەگەڵ یەک کەوچکی پڕیش وەکوی بینن هێلکەی تێەکەم تێکەڵی ئەەکەم بەم شێوەیە تێکەڵە بێت ئەگەر سێریکەن ئێستا بە هەموو شێوەیەک ڕادەی چی زۆرترێکە ڕادەی هێلکەکە زۆرترێکە لە ڕادەی سریلاکەکە یعنی باڵندەکە زۆر ئەتیادی ئەی خوات ئەو هێلکەکەی زۆرە و سریلاکەکەی کەمە ڕۆژی دووەم چی یەکەم ئێمە وتمان ئێستا کەوچکێکمان تێکرد کەوچێکی پاکێنم بۆی سریلاکە هێلکەکە تێنەچێ ئاینەن کەوچکە هێلکەکە با بڵین وای دانین چی یەکەم کەوچکونیوێک ئەو کاتە ئەیکەم بە کەوچکونیوێک سریلاک ناکری هەمووی بگرمەوە تێکەڵی ئەەکەم ئەمە ڕۆژی دووەم ژیامانێ بتەوێنێتێ ئەیبینی ڕێژەی سریلاکەکە زۆرترێکە دوای ئەوە چی یەکەم ڕۆژی سێم نیو کەوچکی کەشی تێ ئەەکەم یعنی ڕۆژی سێم با بڵێنە بێ بە دوو کەوچک سریلاک کەوچکێک هێلکەی کوڵاو بەم شێوەیە ڕۆژی چوارەم زیاتریەکەم پێنجەم زیاتریەکەم تا وای لێت ڕێژەی سریلاکەکە زیاتر ئەبێ زۆر زیاتر ئەبێ لە ڕێژەی هێلکە کوڵاوەکە یاخود ئێمە توانین هەموو ڕۆژێک هەر کەوچکە سریلاکەکە بەکاربێنین بە ئەوەش بکەین حەزەکەی بکەین مشکلە قاپم زۆرێ ناوە بۆی با بڵێن پەیامەکە وەکو خۆی بگات ئەتوانیت بۆ بڵێن بۆ ڕۆژی دووەم ئەمە کەوچی هێلکەکەیە ئەم کەوچکە تۆزێ زیاتر چکە یەگەلکەم کردو لەوانەیە بە شێوە نەکات 4-5 هەر بیگرینەوە هێلکەکە چی لێەکەم کەمی یەکەمەوە چی یەکەم سریلاکەکە ئەەکەم بە 1.5 ئەمە یەک
ئەمیژنی یاخود هەر سریلاگەکە ئەیکەم بەیەک باش پێکەم بۆی سەیرەکەی تۆ کاتە زۆر زۆر زیاترە بێ سریلاگەکەی بەم شێوەی لێت یاوکۆی پێشتر کەوتمان وردە وردە مەبەستمان لەمە چییە وردە وردە تۆ ڕێژەی سریلاگەکە زیاکەی ڕێژەی هێلکەکە کەمەکەیتەوە ڕێژەی سریلاکە تاوای لێتر باڵندەکە ڕایە چکە باڵندە نییە ئەمە نەخوات نییە شتیوان نییە چکە ئەی خوات بەزەوەی فێر نەکراوە کێشەکە بەس دەوایە فێر نەبووە ئەمە وکوتمان بۆ هێلکە ئەگەر هێلکە بخوات تەمەەن و کاتە لە قاپێکیوا بۆی دامناوە بۆی دانی بۆ تێرەکە و ئەی خوات بام هێلکەکە لابێن ئێستا ئەی ئەگەرەوانەی هێلکەی کوڵاویان نانێ و گوێزەریان هێنێ یاخود بە شێوەیەکی کە ئەو باڵندانەی زیاتر حەزیان لە گوێزەرە چی یەکەم گوێزەرەکە لە ڕنە ئێم نەمانم پێویست نییە بۆیە لە بەردەستمان ئەم شتی باشم لە بەردەستان نییە ئیشی پێ ناکەم بەم شێوەی دێت تەبان ئەمە ئیسفادەی ئەمە ئەبێویش لە ڕەن نەبیری خمە لای گێلکەکە بۆ نمونە ئێمە ڕۆژی یەکەم ئەم ڕێژەیەمان چی هەیە گوێزەرمانە گوێزەرەکە ئەکەمە ناوی بەم شێوەی دێت چی یەکەم کەم زنی من لەبەرەوە کەمم کرد نیو کەوچ یا کەمتر سریلاکی تێەکەم وا بێت سریلاکە زۆر پێوەی دیار نەبێت این گوێزەرەکە بەم شێوەی لێ ڕۆژانە سریلاکە زیاکەی گوێزەرەکە کەمەکەی یاخود گوێزەرەکە کەمکە و با سریلاکە ژەرک و خۆی بە پێی ژمارەی تەیرەکان خۆی ئەمە با بڵین قەراری ئەو ئایا تۆ چی بەکارێنی و چۆنی چکە وکوتم ئەو کاتە ئەتوانی ڕێژەی سریلاکە و یەک ڕێژە بین هێلکەکە و یەک سریلاکە و یەک ڕێژە بێت بەس هێلکەکە کەمکەرەوە یاخود گوێزەرەکە کەمکەرەوە ڕۆژی دوای ئەو چی یەکەم ڕێژەی سریلاکەم دیسان زیاکەمەوە بەم شێوەیە زیایی ئەەکەم تیرێکیش ئەگەر زانی و کە ڕۆژی دوای ئەوە زیاوەکردنی خوارد بە دوو ڕۆژ جارێ بۆی زیاب بکە هەر ئەبێت فێر ببێت چکە بە ڕێزان جیاوازی زۆرە لە نێوان سریلاک و لە نێوان هێلکی کوڵاو یاخود گوێزەراماوە نییە بۆی بڵند چکە هەموو جارێکە و قسەیە بێ بکەینەوە ئەمە ڕاستیەکە لە هەموو دنیاوایە بۆ ئەو سریلاکەش دروست کراوە تێکەڵی ئەەکەین زیایی ئەەکەین تاوای لێ لە هەفتەیەکە لە چەند ڕۆژایە تا باڵندەکان ڕایەن ئەو کاتە ڕێژەی سریلاکەکە چی دێت بەم شێوەی لێ زیاتر ئەبێت لە گوێزەرەکە بەو شێوەیە توانی باڵندەکە فێری خواردنی سریلاکەی ئەمە تاکە ڕێگەیە زۆر جارێ ماڵین خواردن لابەرە با ئەوە بخوا ئەوە لەوانەیە گەر بێچویان هەبێت نەکرێت ئەگە خواردنیشیان لە بەردەمانە بێت ئەمە بکەیت زۆر بەخێراتر فێرە بێت هیوادارم وەڵامی و پرسیارەمان نابێتەوە و هەچ پرسیارێکیشە بێمە لە خزمەتتان چاوی متاماچەکەین خواتان لەگەڵ